خوێندکارانی پۆلی 12 مامۆستا ئەنوەر عوسمان لە ئامادەیی کلێڤەری ناحوکمی و ئامادەی ئازادی کوڕان ئەو ڕۆژدارێکی تریش وانەیەکی ترتان پێشکەش دەکا لە وانەکانی وەحدەی سێم کە گوتمان وەحدەی سێم سەبارەت بە العەسر الجاهلیە کە باسی خەسائسی شعرەکانی عەسری جاهلیمان کرد ئەوڕۆ دێن بە نمونە شعرێک لە شعرەکانی جاهلی دەخینین کە ئیچەیە زوهير بن أبي سلمى قصيدة كمان زهير بن أبي سلمى أجد قد دابته بيش زهير بن أبي سلمى كان يسرى من حكم كواتا أو قصيدة ما غرضكي حكمة فخر رثاء مدح هجاء يبل كتيا حكمة باسم كرقوتم لا تخلو القصائد الجاهلية من الحكم زحمة قصيدة جاهلي بيني وحكمة دا نبي والله أو زيان لوان أو قصيدة هر كامل حكمة نقبيت حكمة دابي بلكو كامل قصيدك غرضك حكمة واتا قصي نستقو دانايو قصي برلا بانت إما پاش ئەوەی زانیمان ئەو قەسیدەیە حیکمەی زوهێری کوڕە بیسولمایە وا باشە شتێک دەربارەی ژیانەکەی بزانین ئەوجا پاشان دێینەوە باسی قەسیدەکەی دەکەین دەڵێن زوهەیر بن ئەبی سولما زوهەیری کوڕی ئەبی سولما ناوی شاعیرەکەی زوهێر بن ئەبی سولما ولد سنة 530 للميلاد صالي 530 ميلادي لدايق بوا زهيري كري أبي سلمى صالي 530 ميلادي لدايق بوا طبعا ده بالصالة كي لبركي برزت وتوفي أي كنجي وفاتي كرديا مردوا سنة 627 صالي 627 كوتي دواي كرديا كواتا تمني دريج بوا كواتا نهوتو حفت صال جيايا لوي حقي خوما نبرين شاعرتي معمر يعني بتمنى شاعرتي شابنية وكو باشان للزاهلية كده يخين طرفي كري عبد نا أو شاعر معمر شاعرتي بتمنى شاعر جاهلي من أصحاب المعلقات بيقمان شاعرتي سردمي نفامية سردمي إسلامي وأموي وعباسي وخلفاء راشدين نية تركيز للسربي أما إستاخري شي خيندني عصر جاهلينا شاعرة جاهلية من أصحاب المعلقات يوشيك لو شاعراني كوا خاونتنا خاوني المعلقات هنا معلقات ما نسيت وهي لا كوتاي درسكي نشان ددين المعلقات سيا قصائد جاهلية طوال سند هندراويتشي سردمي نفامي دورو دريجن قيل دقوتري كتبت بماء الذهب بآي زير نسرايا وعلقت على جدران الكعبة يعني على أبواب الكعبة لبرقران بهاي لديوار ودرقا كان كعبيها الوسراو قصائد جاهلي طوال قصيدة دريجي سردمي نفامية ثمينة قران بهايا علقت على جدران الكعبة لديوار درقا كان كعبيها الواسرابو أو زهيري كري أبي سلمى يقلو شاعرانية بلام دبي آقامان ليبي زهير بدوشتان زيادة كريتو ولا جاهلية كي كطرفبو زهير يكمين زهير شاعر حكيم شاعرتي حكيمة واتا زانا ودانا وحكمة هي أو زدوميان
من أصحاب المعلقات خاوني معلقات الشم سكا إي طرفي تنها من أصحاب المعلقات بلام إي زهير كرا أبي سلمى شاعر حكيم أو من أصحاب المعلقات سيا هم حكمي هي هم لأصحاب المعلقات شا بلي إستا دتسينا سر قصيدكي كقصيدة حكمي هي قصيدكي دخويني نوا مانا كي دكينا كردي وشكرنا وشي لبو دكين طلي ومن يجعل المعروف من دون عرضه يفره هر کەسێک چاکەی کرد و ویستیشی چاکەکانی بکاتە پەناگەیەک لۆ ئەوەی هەڵەکانی خۆی پێدا بپۆشێ یەفیڕه بێگومان ئەو چاکانەی سومعە و شکۆیی پێدەپارێزی کەواتە زوهێر دەرێ پێویستە چاکەی بکەین چاکەکان دەبنە جلوبەرجێ دەبنە قەڵغانی هەڵەکانمان دادەپۆشن هەر کەسێک کە چاکەت لەگەری کرد لەبەر ئەوەی ئەوەندە چاکە لەگەر کردیا ڕووی نایێ باسی هەڵەکانت بکە ئەوە حکمەی یەکەمیان حکمەی دووەمیان ومن لا يتقي الشتم يشتمي ئەو کەسەی خۆی لە جوێندان و لە خەڵکانی جوێندەر بە دوور نەگری بێگومان جوێنی پێدەدرێتەوە کەواتە حکمەی دووەمی زوهێری هانمان دەدا لۆی بە هیچ شێوازێک جوێن بە خەڵکان نەدەین زمان پیس نەبین دوایە ئەگەر زمان پیس بوون بێگومان خەڵکی زمانی هەیە و جوێن بە ئێمەش دەداتەوە ئەگەر حکمەی یەکەم هاندانمان بیلۆ چاکەکردن ئەوە حکمەی دووەمیان کە لێرە ڕادەست پێ دەکا هاندانمانە لۆوەی جوێن نەدەین و زمانمان پاک و خاوێن ڕابگرین ئەگەر نەدوایە خەڵکیش جوێن بە ئێمە دەدا ومن يك ذا فضل فيبخل بفضله على قومه يستغنى عنه ويذمم ئەو کەسەی کەوا پایەدارە پارەدارە بەڵام پایە و پارەکەی لە بۆ خزمەتکردنی کەس و کار و دەوروبەری بەکارناینی و ڕەزیلی دەکا بێگومان خەڵکانیش لێ بێئومێد دەبن و خەڵکانیش پشتی تێدەکەن و خەڵکانیش زەمی دەکەن کەواتە حکمەی سێم لە بەیتی دووەم هانمان دەدا لۆوەی خەڵکانێکی سەخی بن خەڵکانێکی هاوکار بین چ بە پارە چ بە مەنسەب و بە پایە ئەوە هەیتمان لە بۆ خزمەتی کەس و کار و دۆست و ئازیزانمان بەکاری بینین ومن يوفي لا يذمم ئەو کەسەی کە وەفادارە ئەو کەسەی کەوا چاکەی چاکەکارانی لەبیرە ئەو کەسەی کەوا ناکەس بەچە و سپڵە نییە بێگومان زەم ناکرێ ومن يهد قلبه إلى مطمئن البر لا يتجمجم ومن يهد قلبه إلى مطمئن البر لا يتجمجم ئەو کەسانەی کەوا دڵیان پاراو بووە دڵیان خاوێنە پەروەردە کراون لەسەر چاکەکردن کاتێکەوە چاکەیەکیان لە بۆ ڕێک دەکەوی بە ئۆفەر و فڕسەی دەزانن و چاکەکە دەکەن نە لێ دوو دڵن نە منگە منجی تیادا دەکەن و منەتیش بەسەر خەڵکدا ناکەن حکمەی تر ومن هاب أسباب المنايا ينلنه وإن يرق أسباب السماء بالسلم أو كسيكوا له كاركاني مردن دترسي أو كسيكوا هو كاركاني مردن نخوشي زانك لا حادثة السيارة لو هو كاراني مردن دترسي وتوقيوا ئەگەر ئەجەلی هات مردن هەدەیگاتی ئەو ترسە نابێتە مای پاراستنی ئەگەر ئەجەلی هات کاتی مردنی هات هەدەمرێت وئن يرق أسباب السماء بسلم هەتا ئەگەر هات و هەوڵیدا بە پەیژە بەرەو ئاسمان بڕوا لە هەسارەکانی تر خۆی بشارێتەوە ئەجەل دەیگاتێ و ناتوانی خۆی لە مەرگ بپارێزی کەواتە بانگێشێ لە بۆ ئازایەتی ومن يجعل المعروف في غير أهله يكن حمده ذما عليه ويندم
ئەو کەسەی کەوا چاکە و پیاوەتی و مەردایەتی دەکا چاکە لەگە خەڵکانێک دەکا ئەو کەسانە شایانی چاکەکردن نینە ئەو کەسانە کەسانێکن کەوا ئینسانی بەرژەوەند پەرستن ئینسانێکن کە چاکەیان لەگە دەکەی وا دەزانی لێیان دەترسی وا دەزانی ئیشت پێیانە دەڵێ ئەو جۆرە کەسە ئەگە چاکەشی لەگە بکەی بە دڵنیاییەوە بە خراپە لەسەر دەشێتەوە زەم دەکرێ وەت لێ دێ دەستی خۆت دەگەزی و دەرێ خۆزگە چاکەم لەگەن نەکرد باوە جا قەناعەتی زوهەیری وایە چاکە لەگەڵ هەموو خەڵکان نەکرێ تەنها ئەو کەسانەی کە شایان بە چاکەنە ئەوان چاکیان لەگە بکرێ مار و دوو پشک و گورگ گەر گەورەشی کەی لەبەر ئەوەی لە خودی خۆی دڕندەنە ئیلا کە گەورە بوو زیانت پێدەگەێنیتن لێ دەرێ چاکە لەگە هەموو خەڵکان مەکە پاشان ومن لم يذد عن حوضه بسلاعه يهدم ئەو کەسەی کەوا بە چەک بە دەسەڵات بەهێز بەرگری لە خاک و لە سنوور و لە ناوچەی خۆی نەکا دەڕوخێندرێ دەشێندرێ ڕێزی لۆ داناندرێ ومن لا يظلم الناس يظلم ئەو کەسەی کەوا ستەم لە خەڵکان نەکا و زوڵم لە خەڵکان نەکا خەڵکان ستەمی لێ دەکەن کەواتە بەشی دووەمی مەقتەعی دووەمی کە پەندێکی سڕف جاهیلیە لە بۆ ژینگەیەکی جاهیلی سەردەمی خۆی گونجابوو کەوا وەکو دارستان و غابات بوو القەوی یەأکل الضعیف بەهێزەکان بەهێزەکانیان دەخوارد دەرێ زوڵم بکە ستەم بکە ئەگەر دەتەوێت ستەمت لێ نەکرێ بەڵام ئەوەیان لە بۆ سەردەمی ئێستامان گونجاو نییە مقەیەدە بە زەمان و بە مەکانی تایبەتی خۆی ڕاستە دێری یەکەم دەیگۆ بەرگری بکە لە خاک و لە شەڕەفی خۆت سەرچاو بەڵام ڕێزی دووەمیان کە دەرێت ستەم لە خەڵک بکە دەست پێشخەر بە لە زوڵم نا ئەوەیان مەقبول نییە تەنها لە بۆ سەردەمێکی تایبەتی جاهیلی گونجاو بووە ومن يغترب يحسب عدوا صديقه ئەو کەسەی کە نامۆ دەبی کە دەستە وڵاتی نامۆیی کە دەستە شوێنێکی غەریب خەڵک ناناسی زۆر کەس هەیە بە دۆستی خۆتی دەزانی بەڵام لە ئەسڵا دژمنە زۆر کەس هەیە بە ئازیزی دەزانی کەچی لە بنەڕەتە ئەو کەسە دەوێت زەرەرت پێ بگەینیتن ومن لا يكرم نفسه لا يكرم دەتانم برێم ئەو پەندە ئاڵتونە ئەو پەندە زۆر گرانبەهایە هانمان دەدا لە بۆ ئەوەی ئینسانی ڕێزدار بین ئینسانی گرانبەها بین دەڵێ نرخی مرۆڤ لای خۆیتی گەر هات و کەسێ خۆی ڕێزی لە خۆی نەگێت خۆی بەهای لۆ خۆی دانەنا نابی چاوەڕێ ئەوەش بکە خەڵکان بەهای لۆ دانێن بەهای تو لای خەڵکان چەندە ئەوەندەیە کە لای خۆت چەندە خەڵکانیش بەو شێوەیە سەیرت دەکەن و ڕێز و تەقدیرت لە بۆ دادەنێن ومهما تكن عند امرئ من خليقة ئەگەر هات و مرۆڤ هەرچەندە ماوەیەکی زۆر طەبیعاتێک و ئەخلاقێکی ناشیرنی هەبوو ئەو ئەخلاقەی شاردبەوە وئین خالەها تەخفە عەلە الناس با خەیاڵیش بکاتن فێر لە خەڵک دەکاتن و دوو ڕووی دەنوێنی لە ناخە خراپە بەڵام خۆی بە باش پیشان دەدا ماوەیەکی زۆر خەڵکان هەردەخەرەتێنی تۆعەلەمی ئەوە تاسەر نییە لە کۆتایی هەر کەشف دەبی لە کۆتایی هەر ئاشکرا دەبی گۆزەی ئاوێ لە ڕێی ئاوێ دەشێ ئەو پەردەیە خۆل لە پەنای شاردی تۆ باەک هەردێ لای دەدا کەواتە نیفاق و دووڕووی کاتیە تاسەر لۆ کەس ناچێتە سەر وەکائین تەڕا من صامت لەکە معجبین چەندین خەڵک هەیە چەندین پیاو هەیە کاتێ بێدەنگە زۆر بەدەم و چاو بە جلو بەرگ و بە شان و شکۆیەکەی سەرسامی زیادەته ئەو نەقسه فی التەکەلمی بەڵام کاتی کە قسە دەکا یا ئەوەتە چەندت خۆشویستە دوو ئەوەندە لەبەر چاوت بەرز دەبێتەوە یاخود قسەکانی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنەکەی لەبەر چاوت بەدیاردێخی تەمەشا دەکەی تەنها جلو بەرگ و پۆشاک بووە لە ناخەوە بەتار بووە لۆیە لەبەر چاوت دەکەی و ئاسی دێتە خوارێ جاکەواتە وەکو زانایان گوتیان قسە بکە تا بدبینێ مرۆڤ بە قسەکردن بە دیار دەکەوی نەک بە ڕواڵەت لیسان الفتى نصف ونصف فؤاده مرۆڤ گەر بێوشی بکەیەوە دوو بەشە نیوەی بریتیە لە چە نیوەی بریتیە لە زمان یعنی ئەخلاق یعنی ڕەوشت یعنی گفتار ئەی نیوەکەی تری فؤاده نیوەکەی تری عەقڵە نیوەکەی تری هۆشە
ڕاستە لە منهەجی مەفوعات هەتا ئێستا بە مانای دڵ دەهات بەڵام لەو قەسیدەیە لەبەر ئەوەی فەلسەفە و حکمەیە لای زوهێری فوعاد بە مانای عەقڵ و هۆش دێتن کەواتە مرۆڤ نیوەی هۆش و لۆژیک و تێگەیشتنە نیوەکەی تریشی ئەخلاق و ڕەفتار و گفتار و زمانەکەیتی فەلەم یەبقە ئیلا سوورەة اللەحم وەالدەم جگە لە عەقڵ و لە ئەخلاق چی دەمێنێتەوە ئەوەی دەمێنێتەوە وێنەی گۆشت و خوێنیتی هەموو مرۆڤەکان گۆشت و خوێنیان هەیە کە لە بۆ بەرامبەرەکەی گۆشت و خوێن هیچ نرخێکی نییە ئەوەی نرخی هەبی هۆشەکەیە ئەوەی نرخی هەبی بریتە لە چێ بریتە لە ڕەفتار و لە گفتارەکانی وەک بینیمان زوهێر کۆمەڵێک ئامۆژگاری و کۆمەڵێک ڕێنمایی کردین بە پەندی پڕ لە حیکمە مایتمان ئێستا ئێمە ئەو قەسیدەیە شیکردنەوەیەکی لە بۆ بکەین بزانین چ دەبینین ئەوەی ملاحەزەی دەکەین قەسیدەکە لە سەرەتا هەتا کۆتا زۆربەی زۆری مەنی بەکارهێنایە چی بەکارهێنایە من ڕاستە لە زۆر شوێنان بە مانای ئیستفهام دێ لە بۆ کەسێکی عاقڵ بەڵام ئەو مەنانەی لێرە بەکارهێنایە مەنی ئیستفهامیە نینە بەڵکو مەنی شەڕتیەنە چنە مەنی شەڕتیە مەرج مەنی شەڕتیە چۆنە شەڕت چۆنە شەڕت یاسایەکەی بەو شێوازەیە ئەدات شەڕت دێ ئامرازی مەرج پاشان فعل شەڕت دێ فرمانی مەرج پاشان جواب الشەڕت دێتن وەڵامی مەرجەکە مثلا نمونەشی ئاسان من یەجتەهید یەنجح ئەو کەسەی خۆی ماندی دەکا ناجح دەبی مەرجی ناجح بوونەکە چییە ماندووبوونەکەیە منەکە ئەداتی شەڕتەکەیە ئێستا لەو ڕستەیەیان منەکە ئەدات شەڕتە یەجعەلەکە فعل شەڕتەکەیە یەفیڕه جوابی شەڕتەکەیە ئەو کەسەی چاکەی دەکا دەپارێزرێ مەرجی پاراستنەکە چ بوو چاکەکردنەکە بوو لۆیە یەک لە پرسیارە مهمەکان ئەوەیە ئەو قەسیدەی زوهێری کوڕی ئەبی سولما لەسەر چ ئوسلوبێک بیناکرایە دەڵێن لەسەر ئوسلوبی شەڕت ئەو پرسیارە زۆر مهمە بیناکرایە لەسەر ئوسلوبی شەڕت ئەوە دەربارەی مەنەکان بێجگە لە مەنی ئەدات شەڕتیت کە شتێدایە لۆ نمونە ئین ئەو ئینەش ئینی شەڕتیەیە هەیتمان مەهمایەکەش ئەداتی شەڕتە کەواتە ئەو قەسیدەیە پڕیەتی لە ئامرازی مەرج ومن يجعل المعروف من دوني ليرة هيتمان برزان وشي معروف مان هي وشي معروف لسوزني مفعول معروف لسوزني مفعول اسم مفعولا كلا وحدي دوام خندمان لفعلي عرف هاتيا أجر مبني معلومة كشي وغيرين عرفة ثلاثي معروف لسوزني مفعول هيت ماليرا يشتم لسوزني يفعل فرمانة مبني للمجهولة بكرنا ديار ومن يك ذا فضل فيبخل بفضله على قومه يستغنى عنه ويذمم بيتي سيميان ومن يوفي لا يذمم اگر تماشايب كان ليرة هيتمان يذمم واتا زم دكري ليرة دري لا يذمم زم ناكري پەیوەندی بینی يذمم ولا يذمم طبعا طباقة تزورة طباقة شا طباقي السلب رستشان أري ورستشان نري بيتسوانا يكترين طباقي السلب لبين يذمم لا يذمم ومن يهدى قلبه إلى مطمئن البر مطمئن ميمي بالضمة كسر ما قبل الأخير ميمي بالضمة كسر ما قبل الأخير أو اسم فاعلة كلمة بر من هي بر لزمان عربي يعني تاكا بر يعني زوي برا يعني دانويلا تنها بحركة دقوري علاقة بيني
بر 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 طبعا دبنا جناس بس حركات زياوازة. بر يعني تساكا كردين. لا يتجمجمي طبعا أو لا ينافية. لا يتقج لا يكنافية بو. لا يذممج لا يكنافية بو. هيتيان لا ناهية نبون. أقبري ما مستعدي أو مجزوم يلون نبون لا ناهية ضل يملوي مجزومة كجواب الشرطة نقل بروي لا ناهية بنا جواب الشرطة لو يسكنها. ومن هاب أسباب المنايا ينلنه. وشي هاب معناها مرادفكي يعني خاف ترسا خشية. هاب يعني خافوا خشية ترسان. المنايا معناها جمع مفردكي المنية بمعنى يتسديتين الموت زياد لتزارق لو زاري هاتوا. وإن يرقى أسباب السماء بالسلم. أسباب جمع مفردكي السبب. هل وكل يرش مفردكي السبب بو. لو بيتيان بابتي بلاغي زور مهمان هي وشي أسباب دو زار دوباره بويتوا ژمارەی پیت و حرەکات و نەوعی پیت و تەسەلسولیش یەکە بەڵام بە دوو مانای جیاواز دێ. ئەوەی ئەسبابی یەکەم ئەسباب المەنایە یعنی عیلەل و هۆکارەکانی مردن. ئەسبابی دووەم یعنی طرق ڕێگا. دووشە وەکو یەکترمانیان جیاوازە پێی دەرێن جیناس. زۆر مهمە. ئەوە چیە؟ جیناسە. جیناسە چی؟ تامیشە. ومن يجعل المعروف ديسا معروف من هي باسمان كد معروف اسم مفعولة. ومن يجعل المعروف في غير أهله يكن حمده ذما عليه ويندمي. بسينا سر بيتكاني تر أوانش شكر نوان لبوب كين لبروي زور من إش بيدا بي هم لبسيار والله مكان تيدقين همش لزانين فيري والله مدانوي نص خارجي بين. ومن لم يذد عن حوضه بسلاحه طبعا أو لا منافية يهدم طبعا مبني للمجهولة. ومن لا يظلم الناس يظلم. ديسان بيوندي بيني لا يظلم لقر يظلم استمكردنو استمنكردن يكشان أري يكشان نري طبعا والطباقة طباقي سلبة طباقي سالبة يتسواننا. ومن يغترب يحسب عدوا صديقه. بيوندين يوان عدو صديق دونا وان بيتسواني يكترين دوست دجمن. عدو دجمن صديقش دوستا او الطباقة او التضادين او الطباقة. طباقة شي موجبش ايجاب او يقلب سيارة ميه مكانا. بيوندي بين عدو صديقي طباقة. سيترمان هي مهماش طبعا أداة الشرطة. مهماش شرطة. مهما تكون عند امرئ من خليق صفة مشبهة. وإن خالها تخفى على الناس تعلمي. إنك شان شرطة بيوندي نيوان تخفى لقر تعلم. تخفى دشار دريتوا تعلم أشكرا دبي شاردنو أشكرا بيتسوانا يكترن كواتا بيوان كان طباقة تضاد بيتسوانا يكترن. وكائن ترى من صامت لك معجب. لو بيتي كائن لسوزني فاعل صامت لسوزني فاعل سنة اسم فاعلين لفعل ثلاثي ورجعنا. معجب ميمي بالضمة كسر ما قبل الأخير. ميم ضمة كسر ما قبل الأخير. ديسان اسم فاعلة. زيادته أو نقصه في التكلم. بيوندين يوان زيادة نقص. زياد بون وكم بون بيتسواني يكترن. ديسان تضاد طباقا. بيوندين يوان صامت تكلم بێدەنگ بوون قسەکردن. سامت و تەکەلومش قسەکردن و قسەنەکردن دیسان پێچەوانانە تەضادن طباقا. لسان الفتى نصف ونصف فؤاده.
پەیوەندی نێوان نصف و نصف دوو شەی وەکو یەکترن ئایا دەبتە جیناز نەخێر نابتێ لەبەرەوەی مانایان یەکە جیناز دەی مانای جیاواز بیتن فؤاد گوتمان لێرە بە مانای عەقڵ دێ لێرە بە مانای قەلب نایە لەو قەسیدەی فەلەم یەبقە ئیلا سوورەة اللەحم وەالدەم مادەم چاومان بە ئیلای کرد دەزانین بابەتەکە بووە چێ بووە ئیستثنا ئایا ئەرەیە یان نەرەیە مامۆستا ئەوەتە ئەداد نەفی ئێ باشە مادام ئەداد نەفی بوو ئیستثنایەکە چ لێ دێ دەبتە المفەڕەغ کەواتە گەر لە وزاری هاتەوە پرسیاری دەربارەی نەوعی ئیستثنایەکە لەو بەیتەی دەرێ مفەڕەغە کومانزانی لەمی لە پێشە مامۆستا مادەم ئیستثنایەکە مفەڕەغ بوو ئیلایەکە چی پێ دەرێن کە زۆر زۆر مهمە ئیلایەکە پێی دەرێن ئەدات حەسر ئەوەشمان زانی باشە مامۆستا ئەگەی ئیعرابی مستەثنایەکەی بکەین ئیعرابی مستەثنایەکەی بکەین وەکو جارێک لە وزاری هاتیتەوە جارێک لە وزاری ئەو بەیتە هاتیتەوە ئیعرابی مستەثنا بە ئیلایەکەی ئیعرابی مستەثنا بە ئیلایەکەی بکەین دەرێن حەسەب موقعەکە یەبقە چییە یەبقە فعلە باشە کەواتە سوورەکە چ دەبی سوورەکە فاعیل دەبی فاعل مرفوع علامە رەفعی ضەمە لە وزاری چیان کرد بوو ئەو ضەمەیان نەدابوو پرسیاریان کردو دەربارەی حرەکەی سوورە ئایا فەتحەیە کەسرەیە ضەمەیە ئەم لە بابەتی مستەثنای گوتم لە مفەڕەغی زۆربەی زۆری ضەمەنە لۆ مبتدابی مرفوع الضەمەیە خەبەربی مرفوع الضەمەیە فاعلش بی الضەمەیە نائب فاعلش بیتن طبعا لێرەیان فاعلە لۆیە فاعل مرفوع علامە رەفعی الضەمە بەڵێ ئێستا هاتینە سەر شیکردنەوەی قەسیدەکە زیاتر ئسلوبی خەبەریشی بەکاری نابوو طبعا شێوازی تەڵەبی و ئینشایی بەکار نەهێنا بوو خیتابەکەشی غیر مباشر بوو زیاتر بەسەر قەسیدەکەی دازاڵ بوو ئێستا دەربارەی ژیانی زوهێری قسەمان کرد و قەسیدەکەشمان کردە کوردی و شیکردنەوەشمان لەبۆ کرد مایە وشەومانایەکان و وەڵامی پرسیارەکانیش بدەینەوە ئەوش لە بۆ وانەی دووەم بەجی دێرین ئێستا لەوانەی یەکەم هیوادارم سوودتان بینی بیتن و هەر شاد بن